دوای ئەوەی ناوی بۆ حەجی ئەمساڵ گەڕاوەتەوە هاتووە تا مامەڵەکانی تەواو بکات، بەڵام سەبری حسێن خۆشحاڵ نییە، چونکە بەهۆی هەڵکشانی تەمەنی و نەخۆشیەوە ناتوانێت بچێت بۆ ئەنجامدانی فەڕیزەی حەجی ئەمساڵ و هاتووە بیخاتە سەر یەکێک لە نزیکەکانی. ئەو دەڵێت گەنج بووە کە ناوی نووسی، بەڵام بە پیری ناوی گەڕاوەتەوە. چەندێکە ناوە نووسی بۆ حەج نەگەڕاوەتەوە؟ وڵاهی خۆنەواریم نییە دەبێ ساڵە ناوێترم نووسیە، ئەو ناوە هەر نەهاتۆ بەگەنجی هەر نووسیم وە ئیمساڵاتۆ ناوەکە نازم خۆنەواریم نێ نازانم ئەو کاتەرە وەڵا بەقەوەت و پشتم عەمەلیات نەکرد و کوڕە قاچم نێشیا هەرۆ کاتەر بەرە وەڵا بەقەوەت ساڵی سمە تەمەن وایە. ئێستا ئەمساڵ ناو هاتۆتەوە؟ بەڵێ هەرە وەڵا نەمتوانی دام ئەم کوڕی برازام هەم زامام ئەم برازام. ئەمڕۆ بۆچی هاتوون؟ ئەمڕۆ هاتوین پەنجەمۆری بۆ بکەم و بیکەمە ناوی ئەو کوڕی برازامە. خۆت ناچی؟ نەبەخوا ناتوانم دامە ئەو لەبەرەوەی کە قاچی ئێشەوەش نوێت تەندروستیم تەواو نییە، نەخۆشیشم، مادەی پارەکەش زۆرە 5 ملیۆن بۆم هەڵناسووڕێ. لەبەر مادی و لەبەر تەندروستیەکە؟ لەبەر تەندروستی خۆم تەندروستیەکە پارەکە هەرچی چۆنێ بێ حەولمانەدا بەس بەخوا تەندروستیەکەم تەواو نییە، نەخۆشیشم. ئێرە بەڕێوەبەراتی حەج و عومرەی سلێمانیە. ئەوانەی ناویان گەڕاوەتەوە ئەمساڵ بە 2 قیس پارەکانیان دەدەن، پێشەکی 4 ملیۆن و دوای چەند مانگی دیکەش 4 ملیۆنی دیکە دەبێ بدەن، بەڵام هێشتا تێکی پارەی ئەمساڵ دیاری نەکراوە. بۆ ئەمساڵ بە 2 قیس پارە وەرەگیرێ لەبەرەوەی حکومەتی عێراقی هێشتا کە بەرچاوی ڕوون نییە لە مەسرەفی کولفەی یا بڵێن کولفەی حەجی ئەمساڵ بۆ هەر هاوڵاتیەک چەندی مەسرەفەوێ بۆ مەسروفاتی دەوڵەتی سعودیە و پرۆسەی حەجی ئەمساڵ تەنها بە 2 قست وەرەگیرێ. قستی یەکەمیان 4 ملیۆن دینار وەرەگیرێ، قستی دووەمیان هێشتا کە لە بەرچاوی ئێمەش ڕوون نییە چەندێک لە هاوڵاتی و لە حاجەکانمان وەرەگیرێن بۆ پرۆسەی حەجی ئەمساڵ. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن پارەکە زۆرە و پێویستە بڕەکەی کەم بکرێتەوە، چونکە لەم دۆخەدارەیە خراپە 4000 دلار لە توانای زۆر کەسدا نییە. وای 2 قست قست یعنی هیچ کێشەی نییە، هەگە هەرزانیان کرد با باش بوو نەخۆ ما تو ئێستا 4 ملیۆن دا 2 مانگی دی 2 ملیۆن 3 ملیۆنی دەدەی هیچ فەرقی نییە، یەک قسبی 2 قسبی بەس هەندێک باشترە ئەگەر 2 مانگی دی قستەکەی دیدەی لەوانەیە گاوی پارەی کامل نەبیت دەتوانی لۆ خۆی خڕی کاتەوە پەیای کاتن. لە سنووری سلێمانی نزیکەی 1000 کەس ناویان گەڕاوەتەوە بۆ فەریزەی حەجی ئەمساڵ. ئەوانەی ئەمساڵ ناویان گەڕاوەتەوە دەبێت پێشەکی 4 ملیۆن دینار لە بانک ڕادەست بکەن و پارەدانەکە بە 2 قیس دەبێت. دەوترێت بۆ ئاسانکاری و سوکردنی باری سەرشانی زیارەتکارانی ماڵی خوددایە. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.